کارە ناشیرنە دەکەی زوودانی پێدانەدای ئەمە ڕازنی خاتومێشن کاتێ چوومە تەویلەکە ئاگرەکە هەموو لایەکی داگرت بوو نازانم ئێوە بۆ ئاگری کردووە نازانم تۆ هەمیشە درۆ دەکەی ئەمن دڵنیام ئەم کارە تۆ کردوتە لە نهۆمی سەرەوەمان دەرکردی دەبێ ئاوە وەڵامان بدەیەوە من نەبوومەنا خوشکەکەم دەبێ بیسەلمێنین کە سالی ئەم ئیشەی کردووە بێدەنگ ئیملیا ئەم کچە لە سەرەتاوە ڕقی لە من بۆتەوە لەبەرەوە ئەم کارە لە سالی زیاتر کەسێکتر نایکردووە دەیدانی پێدا بنێ ڕاستیەکەی بڵێ دای سالی گوناحە مستحقە پێم بڵێ تا ئێساکە چێ تۆی بەخێو کردووە هەی ناکەس بەچەی بێ چاو ڕوو دڵ نەرمی و میهرەبانی من وای کرد کە تۆ لێرە بەخێو بکەم تۆ جاوا چاکەم دەدەیەوە خاتومێشن تۆ بۆ یەک ساتیش بەزەیت بە مندا نەهاتۆتەوە چی دەڵێ؟ ئەم قوتابخانەش قەت ڕۆژێک نەبووتە ماڵێک و پشووی لێ بدەم بڕۆ دەرەوە لێرە نامەوێت چی دیچارەت ببینم بڕۆ دەرێ لە دەرەوە لە سەرمان بمرە و ڕاقبەوە دای زوو بڕۆ دەرەوە لەگەڵ تۆمە دای بڕۆ دەرەوە خوشکەکەم ئەمە کارێکی خراپە ئێستا تێگەیشتم گەر ئەتەوێ بڕۆم ئەوە ئەڕۆم سوپاسی میهرەبانی دەکەم خاتوو ئیملیا زۆر سوپاس ماڵ ئاوە سالی ئێمێلیا ماری ئارمیگار پێم بڵێ سالی گیان تۆ لێرە دەڕۆی وانە ئەمە ڕاست نییە وانێدایە نەخێر ئەمە ڕاستە من لێرە دەرکراوم دەبێ ئەم قوتابخانەیە جێبهێڵم ماری ماریگیان لێم ببوورە ئارام بگرە خۆمەگری ئارمیگار بەنیازی دیدار سالی ئارمیگار ماری ڕۆژێک دادە یەکتر ببینینەوە لەوانەیە یەکتر ببینینەوە خوا حافیز یەکتر دەبینینەوە بێگومان سالی سالی ئیمیلی دایکە باوکە خان مەکەم خاتو سالی ویستم دەریان کردی خۆ تۆ تەویلەکەت نەسووتاندووە باشە بۆ تیان دەرکردووە ئای خوددایە عزیزەکەم فێکی من لە سەرەتاوە
دەمزانی کارەکەم بەم شێوەیە لێ دێت ڤیکی. خان مەکەم. خان مەخۆ ڤیکی، ژیان هەمووی هەر تاقیکردنەوەیە. خان مەکەم. خان مەکەم. ڤیکی ئێستا کە تۆ لێرە دەرکراوی دەیبڕۆ. زۆر سپاسی میهرەبانی دەکەم ماڵ ئاوا. زۆر باشە. خان مەکەم. ڤیکی مەکردێ، بێگومان یەکترە بینینەوە ماڵ ئاوا. خان مەکەم و خوار لەگەڵ. سیزار ماڵ ئاوا سیزار ڤیکی تکایە ئەگەر لێ بێ خوار لەگەڵ. خان مەکەم. خان مەکەم. زۆر خۆشە زۆر خۆشە. لاکەوە لە پێشم. خوشکەکەم ئەگەر خێزانی سەرۆکی شارەوانی بزانێ کەوا تۆ ساریت لە قوتابخانە دەرکردووە. ئێمێلیا تۆ ئادێ دەگەی سالیم بە یەکجارەشی دەرکردووە؟ ها؟ وەک هۆشداریەک ئەمەم کرد بێگومان دڵنیا بە زۆر دوور نەکەوتۆتەوە. بڕۆ بهێنەرەوە دای. باشە بەسەر چاو.
شیرینی بزانم سالی 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 ئەرێ ئەوە خانۆ بچکۆلەکە نییە؟ ها خان مەکەم ئەها پیتەر بۆواتون ئیمێلیت لە ئامێز گرتووە ئەی بۆ ئێمڕۆ نەهاتیتە بازاڕ ها خان مەکەم باش ئەو هیچ و پوچانە کێن ئاگریان لە تەویلەکە بەردا و پاشان خستیانە ملی تۆش ئاوا بە دەرکردنیان دای خاتوونەکەم شتێکم هاتە بیر تکایە خەممەخۆ چونکە من هەمیشە لەگەڵتم پیتەر دەی هەستا هەستە با بڕۆین پیتەر چۆنی؟ ئەوە بۆ بازارت بەجێهێشتووە؟ وەڵا کارێکی گرنگم هەبوو پێم بڵێ لەگەڵ کارەکانت چۆنی زۆر خراپم ڕق بوومەوە لە سلمان و تا ئێستا شتێکی بەکەڵکم نەدۆزیوەتەوە هیوادارم شتێک بدۆزیتەوە زۆر سپاس پێم بڵێ پیتەر ماسی ڕاو دەکا چی؟ ماسی؟ خاتو سالی ئەو خەریکی ڕاوە ماسی نییە بەڵکو لەناو قڕولیتەکەتا دەگەڕێ قڕولیتە بەڵێ لەناو قڕولیتەکەدا دەگەڕێت تاکو شتێکی بەنرخ بدۆزێتەوە چی بدۆزێتەوە؟ با پێت بڵێم خان مەکەم لەناو قڕولیتەکەدا دەگەڕێ تاکو پارچە ئاسنێک یان پارچە مسێک کە کەشتەکان فڕی دەدەن بدۆزێتەوە ئەگەر زۆر بەختیشی هەبوو لەوانەیە پارەیەکی کەم بدۆزێتەوە بەڕاستی لە زستانان ئەم کارە زۆر زۆر ناخۆشە پیتەر چۆنی؟ کارەکەت تەواو کرد؟ بەڵێ قازانجێکی باشم کرد پیتەرگیان سەرکەوتووبی زۆر سپاس پیتەر ئەو کوڕە چی دەکا؟ پاژماوەی سەوزە و میوەکان کۆ دەکاتەوە و سەر لە نوێدەیان فرۆشێ تاکو خۆی پێبژێنێت چی؟ پاژماوی سەوز و میوە؟ بەڵێ خەڵکی پاژماوەی سەوزە و میوەکان دەکڕن و مەڕووماڵات و مریشکەکانیان پێ بەخێو دەکەن بەڕاستی سەیرە تا ئێستا شتی وام نەدیوە پیتەر ئەوە من ڕاویشتم وان لەگەڵ خەڵکی ئەم ناوە هەموو خەریکی کارکردنن تاکو لە برسان نەمرن ڕاست دەکەیت خان مەکەم خان مەکەم ئەمە ماڵی ئێمەیە خانوەکەمان پێشتر تەویلەی وڵاغ بوو بەڵام من و باوکم دەستکاریمان کرد و خایانمان کردەوە تا دووچاری کرێچێتی نەبین دەبینی خات و سالی ژیانی من و تۆ گێک وایە پیتەر هاوڕێی بەڕێزم تکایە لێرە ڕاوەستە خاتوونەکەم ئێستا دێمەوە دەچم بە دایک و باوکم دەڵێم سالیمان میوانە با نەبێتە شتێکی لە ناکاو بۆیان باشە ئێستا دێمەوە دەی کاکە زوو بن دەی درەنگە دەی کاکە درەنگمانە دەی
بابە درەنگە دەزوو بە ئای لەم ژیانە ناخۆشە هەمویان لێرە کار دەکەن پیا و ژن هەتا منداڵەکانیشیان خان مەکەم فەرمووەرە ژوورێ فەرموو لێرەوە بەڵام ئاگات لە خۆت بێ چونکە ئێرە تاریکە ئەمە باوکمە خان مەکەم خۆشحاڵم بە دیدارت بەخێر بێی سوپاس من سالیم پیتەر بەردەوام باش تۆمان بۆ دەکات هەرچەندە خانۆکەشمان وەها نییە دەفەرموو ئەمە دایکمە من سالیم پمبورە کچەکەم کە بەم شێوەیە بەخێر هاتنت دەکەم هیچ نییە ئێستا لەگەڵ نەخۆشەکەت چۆنی سوپاس بۆ خودای گەورە ئێستا تۆزێک باشترم خانمەکەم گوێم لێ بووە لە وەزعێکی خراپ دای بەڵێ چیژەکەم تکایە خەممەخۆ زۆر ئاساییە لامان ئەگەر پێت خۆشە دەتوانین لێرە بمێنیتەوە لەبەر نەخۆشی وەکو جاران ناتوانم عارەبانە لێ بخڕم بەڵکو خەریکی دروستکردنی کورتان و زینی ئەسپم ئەمن دڵنیام ئێرەت پێخۆش دەبێ سوپاس ماما بەڵام بڕیارم داوە منیش کارێک بکەم بڕیار داوە؟ بەڵێ من بڕیارم داوە لەمە دوا خۆم بژێنم چونکە هاوڕێکانی پیتەر بەردەوام کار دەکەن بۆ ئەوەی بژین بەڵام خان مەکەم تۆ لەبەر چی کار دەکەی پیتەر تکایە دەتوانی کارێکم بۆ بدۆزیتەوە تا خۆمی پێبەڕێوە بم کارێکی گونجاو بۆ خان مەکەم لەو ڕۆژگارەی ئەوڕۆمان بازار بە کەلکی تون نایە بابت ڕاست دەکا سالی هەموو کارێکی پێ ناکرێ دایکە ئەو قسانە چییە دەیکەی تکایە دایک جان بە باشی بیر بکەرەوە هیچ نییە پیتەر هەوڵ دەدەم کار بکەم بەڵام خان مەکەم پیتەر بۆ نایبێ لای ماگی زۆر باشە با بڕۆین سالی دەی با بڕۆین دەی با بڕۆین دەتەوێت لە کارگەش قاتە دروستکردن کار بکەی دڵنیانیم لەوەی کە ئەم کارت پێدەکرێیان نا مادەم هاوڕێ پیتەری قەیناکە وەرت دەگرم زۆر سپاس پورێ زۆر سپاس وەک دەبینی کارکردن لێرە زۆر ئاسانە دەنکەش قاتەکان دەخەیە ناو پاکەتێک پاشان لە ناو چیسەیەکیان دادەنەی باشە هەوڵ دەدەم زۆر باشە دەست بەکار بە تکایە ئاگات لێ بێ بێخەم بە پیتەر بەخوا دەست پێرم خان مەکەم خوا لەگەڵ پیتەر دەزانی من لەبەر پیتەر گوتم لێرە کار بکە تۆ ڕوخسارێکی زۆر جوان و ناسکت هەیە چی؟ پێت چۆنە شقاتە بفرۆشی جانت پێ باشە ئاوا دەکەم زۆر باشە گرنگ ئەوەیە بڕێکی زۆر بفرۆشی و پارەیەکی زۆرمان دەستکەوێ بەخێر بێەوە زۆر زوو هاتیەوە فەرموو بگرە ئەوە ڕۆژانەکەتە ئانا ئەوە سالیە و هاتووە و دەیەوێت لەگەڵ ئێمە کار بکات خۆشحاڵم هەروەها منیش وا دیارە سالی و خەم و خەفەت لێک جدا نابنەوە خاتومێنشن بانجی دەکاتەوە قوتابخانە چونکە کۆمەڵێک دیاری بە ناوی سالی هاتوتە قوتابخانەکە و دەیەوێ بزانێ ئەو مەسەلەیە چییە ئایا دەبێ ئەو کەسە چێبێ کە دیاری بۆ سالی ناردووە